ئافرەتێک بە تەمای کوڕێک بوو دڵیان دا بە یەک بە تەمایش بوو هەردوو لاژ ڕازی بوون ناوێنی قەزا و قەدەر ناوێنی قسمەت و نسیب ناوی ئەنەی غەڵەتی دایک و باوک هەر تەفسیرێکە لە ئاخیرا بۆ یەک نەبوون ئەگەر ئەم کچە هیوا و ئاواتی خێزان و خانوادە دروستکردن نەبێ ئەو قسە حەلەق و بەلەقاڵێکانێک کچ و کوڕەڵەکی لە دوای ئەو تەواو هەتا مردن زەواج ناکەم کەواتە ئەلێرەوە ژیان ناخۆشە بێ ئەلێرەوە کە هیوا بچڕا کەواتە ترایەڵ نامێنێ محاولە نامێنێ کوڕێک ئەڵم کاکە نەبوو دانێکم بۆ دۆزیە تۆ دڵە نایە سەریکەی چکێکم بۆ کاو سەرەکەم بێ تاقەتە کاکە دەبا بڕۆین تازە بە کەڵک نایە کاکە دەبا بڕۆین من نەزانم لەوەی خۆت جوانترە کەواتە ترایەڵ نامێنێ محاولە نامێنێ هەوڵدان نامێنێ قولافڕێدان نامێنێ یعنی مەسەن بەڕێزێک ئەڵێت من حەزم لە تۆپ بوو من هەمیشە وتومە لە چەند بەرنامەیەکی تریشا باسمان کردووە کە زۆر لامان بەبەستە ڕەفتی کەین بە بواری خوێندنەوە ئەڵێم زۆر باشە پێویستت حەزت لە دالێ نەبوو باشە دالەکەت بەدەست نێنە تەواوتە قیامەتە یعنی دال تەنها بە پزیشکی بەدەست دێ خەڵک داری هەیە لە بواری کوردیە داری هەیە لە بواری فەلسەفەیە دکتۆرە و مامۆسای زانکۆشە و پرۆفیسۆریشە لە بواری هونەرە لە بواری وەرزشە دەی خۆ من برادر و دۆست و ڕەفیقم هەیە و کە پێم وایە جارێکتیش لە بەرنامێک باسمان کرد لە مەحەدی توبیەوە لەولاوە گەڕایەوە ئێستا وەکو من دکتۆرای و لە مامۆستای زانکۆیە و وەکو من بۆ نمونە ئاسی هەیە کەواتە بچووکترین زەربە کە بە مرۆڤ ئەگات ئەویش ئەوەیە کە هەر کاتێ قەتعت کرد هەر کاتێ کەتت کرد هەر کاتێ هیوا و ئاوات نەما کەواتە ترایەڵ نامێنێ ئەم گەنجە جوانی کە لە بەردەمە محاولەی کردووە وەزنی دابەزێ ئەڵێ 3 مانگە ڕاکەم و پارەی وەرزش و پانەی یانی وەرزش و چی ئەدەم تازە بە تازە 3 کیلۆ دابەزیم بە 2 کفتە 3 کیلۆکە دیسان بەرزە بێتەوە نە ئەم خراپە ئەگەر واز بێنێ چکە بۆ معلوماتی جنابەت دەوات چێ بنچینەی کێش دابەزاندنی دانابێ لێرەوە اینجا کێش دابەزێ بڕۆن بپرسن لەو کەسانە لە کاکتۆر هەفتەی یەکەم زۆر قورس بوو بەڕاستی مانگی یەکەم ئەو پەڕەکەی 2 کیلۆ دابەزیم لە مانگی دووە چوومە سەر سکەکەی ئێتر وای دیاتبوو هەموو مانگی 5 کیلۆ دابەزیم 4 کیلۆ دابەزیم تقریبا بە ماوەی ساڵێک توانیم نزیکی 25 بۆ 30 کیلۆ دابەزیم کەواتە سەرەتای زۆربەی کارەکان ڕاستە ئەمەرەکەی لەگەڵایە هیواکەی لەگەڵایە حەز و خولیاکەی لەگەڵایە تۆزێ قورسە تۆزێ ناخۆشە تۆزێ ئەرکەکەت قورسە بەڵام بەداخەوە ئەگەر وریا نەبێت و بێ ئەمەل بیت بەداخەوە ناتوانانی هەنگاوێ بنی